گەرمەی هاوین ژمارەیەک گەنجی هێناوەتە کەنارەکانی ڕووبار. شوێنەکەش دەستی خزمەتگوزاری پێ نەگەیشتووە. دیمەنەکانی ئێرە سروشتین. ئێرە ڕووباری زەنایە لە سنووری برادۆست. گەنجان لێرە پێشبڕکێی مەلەوانی دەکەن. کاتی ئەم گەنجانە ڕۆژانە 3 بۆ 4 سەعات بە مەلەکردن لە نێو ڕووبار بەسەر دەبەن. بەهۆی هەڵکشانی پلەکانی گەرما ڕوودەکەینە ڕووباری ناحێسی دەکان بە دیاریکراوی ڕووباری زەنان کە شوێنێکی کراوە و خۆشە لە بۆ بەسەربردننی کاتێکی خۆش و لەو گوندانەی دەوروبەری ناحێسی دەکان دەین شوێنێکی دیاریکراومان هەیە هەموو ڕۆژە دێن مەلە دەکەین. ئەو شوێنەش ڕووباری ناوچەی برادۆستە ڕووباری زەنان پێوترێ شوێنێکی تایبەتە بۆ مەلە. سەرچاوەی دروستبوونی ئەم ڕووبارە ئاوی کوێستانەکانی برادۆستە. ئەم گەشتیارە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە، بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاری گەشتیاری کەمترین گەشتیار ڕوو لەم ناوچەیە دەکات. لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەستان هاتوینێرە لە بۆ سیاحەت. مادام سیاحەت هاتون شوێنێکی گەرماوانە لەبەر خاتری ئاو و دیمەنێکی دار و شت لێبیتن بە سۆلایی چۆن برێم خزمەتگوزاری و شوێنی ئیستراحەت و وەک سەبارەت بە مەتعەمە شتێک ئەو شتانە لێ نییە. لە سنووری برادۆست نە حکومەتی هەرێمی کوردستان و نەکەرتی تایبەتیش گرنگیان بە کەرتی گەشتیاری نەداوە. لە کاتێکدا برادۆست سنوورێکی گرنگی کەرتی گەشتیاریە. لە هەر 4 وەرزی ساڵیش ئەم ناوچەیە شیاوە بۆ گەشتکردن. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.